ئەمێزەتە لە سەر بێ پرسێ ڕابواستن میێوانێکی مەهەیە پسپۆرێ ئابووری و ئەنەرژیەیە ڕێزا زرخان محەممەد ji bexda li gel me ye Reza Zirxamdem baş spas bu amadebûnawe demekê hûn li gel me ne bi spas ve ku em behsa gendaliyê li Iraqê dikin yek ji wan kertin gendalî têde hatiye kirin neft e evê çi ji abûriya Iraqê kêm kiriye û gendalaya heyî di vî kertî de حاليا موضوع قطاع النفط ڕاستیەکەی ئێستا نەوت بڕبڕی پشتی ئابووری عراقە و زۆربەی سامان پشت بە نەوت دەبەستێت کەرتی نەوت ئێستا هەموو کەرتەکانی دیکە گرنگترە بۆیە حکوومەتی ئێستای عراقش گرنگێکی زۆری پێدەدات سەرباری ئەمەش هەوڵ دراوە کە پشت بە باشترین کۆمپانیاکان ببەسترێت بۆ مۆڵەت پێدان و کۆمپانیاکانی نوێی کارکردن لە بواری نەودا بۆیە کاتێک هەر شتێک یان هەر گەنداڵیەک دەستنیشان دەکرێت لە کۆمپانیایەک بە نمونە لە کۆمپانیایەک ئوسترال لە بەڵێندەرەکان دەستنیشان کرا بە ماوەیەکی کاتی توانیان مامرە لەگەڵ ئەو دۆسیەدا بکەن وە زوو چارەسەری بکەن لەبەر ئەوەی دەبێت لە بەرچاومان بکە دۆسیینەوە دۆسیەیەکی زۆر هەستیارە و وڵاتگەرێکی زۆر کەم هەن بە تایبەتی لە چوارچێوەی ئۆپێکدا کە بتوان بۆ شێوازە کار بکەن بۆیە دەبێت بە گرنگی ئاوڕێەوە لێ بدرێتەوە عراقیش بە هەمان شێوە گرێبەستەکانی لە چوارچێوەی نێودەوڵەتیدان و گەندەڵی کردی نوتی لە عراقدا کەمە لە چاو وڵاتانی دیکە لە هەر دۆسیەکی گەندەڵی ئاشکرا دەبێت دەنگدانەوەی زۆری دەبێت ڕێزدا زۆرخام چەندین جاران ئەمریکا بخوا هوشیاری دایە عێراقی لەسەر ئەو گەندەڵیên di vî kertî da hene ji ber ku dawî car dahatê firûtuna neftê diçe xezîneya Emerîka destê Emerîka de ye heta bû tê serfkirin xereçkirin. هذا موضوع مختلف ئەمە بابەتێکی جیاوازە بابەتی داهاتی نەوتی ئەمە دەچێتەوە ئەمریکا لەبەرەوەی میکانیزمی مامەڵەکردن بۆ شێوازە داڕژراوە بەڵام پرۆسەی پێش نەوت فرۆشتنەکە ئەوەی کە کێشەیە داهاتی نەوتەکەیە بەڵام تۆ باسمێنانی نەوتەکەی بە قاچاغبرنا نەفتە عێراقەیە و ئەوژی دکە بە چارچوبە ئەو گەندەڵیە و هەیە چەندین راپۆر بەحسی وێ دکەن هناك قضيتين دوو دۆسیە هەیە سیکە بابەتی بە قەچاقبرنی نەوت ئەمە بەڕێدەیەکی زۆر ڕێگری لێکراوە پێشتر ئەم بابەتتر لایەن گروپە چەکدارەکانەوە دەکرێت بەڵام سنووری بۆ دەندراوە بەڵام زۆر دۆسی دیکەش دەبێت لەبەرچاومانەوە بێت کە نەوتی ئێرانی بە نەوتی عراقی بە بەلێمی بچووک فرۆشراوە نەوتی عراقی نەبووە نەوتەکە ئێرانی بووە بە شێوازێکی زۆر باش حکوومەت ساودێری بۆ ئەم بابەتە کردووە لەبەرچی لەبەرەوەی عراق ئەمەی لەسەر دەکەوێت ڕەنگە سزای لێ بکەوێتەوە بۆ عراق عراقیش ئێستا بەرگری هیچ سیاسی هیچ سزایەک ناگرێت لەبەرەوەی ئابوووریەکەی و ئابوووریە بەهێزە نیە لەبەر ئەوە حکوومەتی عراقی زۆر بەجددی ماوەڵ لەگەڵ ئەم بابەتە کرد گوتویانە شتی وا دووبارە نابێتەوە بە وردی چاودێری باری نەوتی عراقیان کرد باشە ڕێزداخانەگەر بەهوری چاودێریە vê rewşê biketin wekû hûn amaje pê dikin hikûmeta Iraqê me bestawe vê çavdêrîkirinê yan vê ragirtinî yan sunûrdarkirina gendaliyê çi rengbedana wê li ser abûriya Iraqê hebûye nûke? بكل تأكيد لأنه بەدڵنیاییەوە هەیبووە لەبەرەوەی عراق توانیوێتی کە لە چوارچەوەی ئۆپێک پڵەس نەوتی خۆی بە شێوازێکی یاسایی بفرۆشرەوە توانیوێتی پشکەکەی خۆشی زیاد بکات لە چوارچەوەی زیادکردن ئەکە ئەمە دوای پلانی کەمکردنەوەی خۆویستانە بوو و هەر شتێک کە بە گەندەڵی بڕوات بە قاچاق بڕوات لە پشکی عراق کەم دەکرێتەوە لەسەر عراق حساب دەکرێت صندوقا ناودەوڵەتیە دراف ئاماژە پێ دکەن di dûmahîk raporta xwe da behsa pajveçûn paşekişeya abûriya Iraqê diketin bo astek ku gelek metirsîdar e ev e sindoqa navdewletî we dibêjîtin
صندوق النقد الدولي سندوقی دراوی نێودەوڵەتی راپۆرتەکانی پێم وایە 100% هەمیشە 100% نین و هەمیشە بابەتەکان ناپێکرد. ئەوان ئەوان پشت بەو راپۆرتانە دەبەستن کە باس لە بەخزەقبوتنی نەوتی ئێرانیان دەکرد بەکە لە ڕێگەی بەلەمەوە دەگوازرایەوە. کاریگەری ئەم راپۆرتانە بووە. ئەمریکا بە عێراقی گوتووە عێراقیش ڕاستەوخۆ کاری لەسەر ئەم بابەتە کردووە و چاودێریەکەی دوو ئەوەندە کردووە هەوڵی داوە ئەو چاکسازیە تێتەکردنجی هون بە حەزدکەنی یان بێتەکردن هەر لە ژێر چاودێریە سندوقا ناودەوڵەتیە دراو بووە وێ خۆ گوشار چێکردنە لەسەر عێراقی ji بوو و چاکسازیان بکاتن. ئەگەر چاکسازیکردنە بە ئەفوشیاریە نوکە دەدەت چییە لەسەر ئابووریاوی وڵاتی؟ بابەتەکە بەم شێوەیە بە بەلەمی بچووک بەلەمی بچووک نەوت بە قەچاق براوە بەڵام بەباری گەورە نەبوو بە شێوازێکی وا بەرچاو نەبووە بەڵام گەورە کراوە دواتر مامەڵە لەگەڵدا کرا شتێک نییە بە ناوی پرۆسەیەکی ڕێکخراو کە حکوومەت پێی ئاگدار بێەوەنەوە بە قەچاق ببردرێتکەواتە شتێک بۆ بەبێ ئاگدای حکوومەتی عراقی بووە دواتر ئاشکرا کراوە حکوومەتی عراقی مامەڵەی لەگەڵ کردووە زۆر بە وردی هەوڵی داوە چارەسەری بکات سەبارەت بە راپۆرتەکەی سندوقی نێودەوڵەتی دیراوە حکوومەتی عراقی وەکو گوتم ئاگداری ئەو بابەتەنە بۆ ئاوانیش پشتیان بە راپۆرتەکە بەستووە ناکرێ بە قاچاقبەری نەوت هەبێ حکوومەتی عراقی لێ ئاگدار بێ ڕێکار نەگرێتەوە لەبەرەوەی 2000 کۆمپانیا نێودەوڵەتیەکان نەوت بەرهەم دەهێنن و حکوومەتی عراقی چاودێری دەکات کەواتە هەمویان لە سوارچێوەی دەست پێشخەری شەفافیەتی نێودەوڵەتی هەموو بەرمیلێک نەوت لەسەر عراق حسابە هەژمارە لەسەری و چاودێرێکی زۆر تون لەسەر ئەم پرۆسە هەیە بۆیە دەمەوێت ئاماژە بۆ بکەم راپۆرتەکەی سندوقی نێودەوڵەتی دراو تەنیا لە ژێر راپۆرتی نەوتی ئێرانی بووە. سپاس بووە ڕێزدار زورخان محەممەد پسپوری ئابووری و ئەنەرژی ژ بەغدا لەگەلما بوون ماندوو نەبن.